ئێمە دو ساڵ پێش ئێستا بە پرۆژەی و بە بڕیار و سیاسەتی کشت و کاڵی فراوانەوە دەستمان پێکرد و دیارە هەر کارێک من پێم وایە ئەگەر بۆ خۆت نەیکەی و بۆ خۆت هەنگاوی بۆ نەنێ و دڵسۆزی و خەمخۆری تێدا ئەنجام نەدەی خەڵکی تر نایە هاوکاریت بکە. ئێمە لە ئەنجامدا گەیشتنەوەی کە دوای 2 ساڵ گەیشتین بە زۆر لە ئەنجامی باش و بەرهەم لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە و کشت و کاڵ فراوان بووە و وردە وردە ئەوە وڵاتانیش دایانێ بێن لە هەرێمی کوردستان و بەرهێنام بکەن لە بواری کشت و کاڵ و لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دوای ئەوەی کە راپۆرتێکی تێر و تەسەلمان سەبارەت بە کشت و کاڵ پێشکەش کرد کشت و کاڵ و ئاو ئێمە لە چ ئاستێک داین ئەنجومەنی وەزیران ئێستا هاتوتە سەر ئەو قەناعەتە کە کەرتی کشت و کاڵ بکرێ بە بەدیلی نەوت و بکرێ بە سێکتەرێکی گرنگ و گرنگی پێدراو بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری و بوژاندنەوەی ئابووری هەرێمی کوردستان. ئەمەش هەڵبەت دوای ئەو هەنگاوانە ئێمە دێ و پاشان بڕیار وایە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی باڵای ئابووری کە سەرۆکی حکوومەت و وەزیری سەرۆکی حکوومەت و چەند وەزیرێکین لەو ئەنجومەنەدا بڕیار وایە کە بڕیاری پێویست بۆ جێبەجێکردنی ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران بدرێ لە هەموو بارەکان